ڕێز خۆشەویستی هاوڕێیان چۆن باشن؟ بە هیوام هەمووتان باش بن. ئێستا هەندە قسە و باز دەکەین، خێر بێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان ئێستا کۆمەڵێک زانیاری گرنگ و مژدەبەخشتان پێ دەڵێم کە دڵی زۆرتان خۆش دەبێت و دڵنیاش بن ناڕاستی ناڵێن. ئەوانەی جێشڵێن قسەی جیرفان نییە، قسەی جیرفان نییە هاوڕێیان. بەخێر بێن هاوڕێیان. منەو ماوەی زۆر هەوڵ دەدەم تەلەفۆن بکەم، بە قودرەتی قادر لە دەی وەکو ماسی یەکەچی ناگیرێ. بەداخەوە ڕۆحیان چۆکر کاکە، یعنی ئەمەش مرۆڤین. ئەگەر ئەتۆ ئەیبەت نەبی، ئەگەر کەم و کورتیت نەبی، ئەخر بەس پێم برێ لە چ دەترسی؟ بەجددیمە لە چ دەترسێن؟ ئەو هەموو ترسەتان چییە ئەگەر کەم و کورتیش خۆتان نەبی؟ دەیان کەسەیە لەبەر دەوی ئێمە قیت دەبتەوە، وەڵاممان دەداتەوە، سەرنج دەدا. بەس ئەنگۆ لەبەر ئەوەی دنیایە کشتی قێزەوەندتان کردیە، تاوانتان کردیە، ئەوە لە دوو ئەو جادوکەر و شێخانەم کە نوشتە دەکەن، کە سەگ دەکوژن، کە فتوا دەدەن. مەلایەکیان پێگوتم لە دهۆک 3 ڕۆژە خەریکم پێم ناگیرێ. مەلا جیهاد ناوێری ئێستا هەر بگرتەوە هاوڕێیان، بڕوا بکە. مەلا جیهاد ئێستا ناوێری هەر بگرتەوە، چەند جارە تەلەفۆنی لە بۆ بکە. هیوادارم مەلا جیهاد جێ لێیە بوێری هەر بگریەوە. منەوەم زانی ناکوژن، وتت بەیتەرێ بڕیاریدایە نەکوژی، کەچی زۆر بێویژدانی مەلا جیهاد. بەخێر بێن هاوڕێیان. بەداخەوە مناڵێک ئەوڕۆ دەڵێنە تەقتەک سەک ئەوەی کوشتیە، سەک ئەو بووە، کوشتیکی مردیە. ماسە دەینە سەرێ سەبەبەکان لە چدایە؟ بەڕێزان بڕوا بکەن ئەو خەلەلانە هەمووی لە نائیداری و عەقڵی کۆمەلگایە. عەقڵی کۆمەلگایە. لەو سویدەی 1,120,000 سەک هەیە لە 10 ملیۆنی، لایمە 6 ملیۆنی خۆی بکوژی 50,000 سەک نییە. ئەو هەموو کێشەی دروست کردیە. هاوڕێیان بەخێر بێن. سەرچاوی ئەمە دوایین شت هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین. خارە ترامپیش باش ڕاستستانە و زۆر کوردە بینم دڵی پێخۆشە، شانازی کورە بابە ترامپ کەسەکی فاشیە، کەسەکی ئەمریکی، دەستی هەبێ نیوەی ڕەشەکان، نیوەی هەموو پەناهەندە ڕەوان دەکاتەوە. ئەو کابرایەکە بزنسە، نە ئەهلی سوڵتە، ینی چەپڵەی بۆ لێمەدەن. ڕەنگی هەندە شتی باش بێت، بەڵام ئەو کابرایە سڵ لە هیچ ناکاتەوە، بە ئاشکرا ڕاسیزمە، دەعمی ڕاسیزم و فاشیزم دەکاتن. کاکە ئەوە بەس ئەمریکی سپیپێستی دەبێتن. چەپڵە لە بۆ ئەوانە لێمەدەن، هەڵەیەکی زۆر گەورە دەکەن. ئایندەش خۆتان دەبینەوە هەموو ئەوانەی داکۆچتان لەو فاشە کرد هەڵە دەکەن. هاوڕێیان بینە سەر ئەوە. من نازانم ئەوڕۆ ببورن بنەماڵەی شێخ لوقمانی پەیوەندیان پێکردم، کەسێک بە ناوی ڕێگر. وتم یعنی سارم داژش چەندە ئایرپۆتسەکەم لە جێوەزوتم فەرمووەرە لقا بکەین. بە هیوام دوای ئەوە نەترسێن، ماڵی شێخ لوقمان یەکێکتان وەرن لە بڕی ئەوەی بڵێن درۆیان بڵێن نوشتەی لێ دەکەین. ستان نەکردیە بڕۆ نوشتە لە قادری بکەن، بڕۆ نوشتە لە من بکەن. شتە چشم نهات نوشتەی وان نییە. ها بەهەرحاڵ وەرن لقا بکەن، برێن ئەمە میهرەبانین، ئەمە تجارەت ناکەین، ئەمە مەشاکل لە ناو کۆمەلگا دروست ناکەین. ئەڵێ لە 8 ساڵیەوە ئەوە شێخە. کورە بە چ شێخە؟ دایک و باوکی ئەو شێخ لوقمانی فڕیاندا بوو، مەحافزی ئەو سەردەمی سلێمانی بە زۆرم لێ دابیەوە داچی و باوی هاوڕێنەوە مێژووتی لاشت معاشە چلۆ بڕینەوە ئاگای لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەت بووە. بردیتیان بەخێویان کردیە لە پڕە گوتیان
ئەوە خەونی بە پێغەمبەر وەدیتێ پێغەمبەر هاتە خەونی وتیان شێخەشی وتی لەو ڕۆژیەوە قۆڵی خەڵک دەبڕیتن ئەو کابرایە لەو ڕۆژیەوە دەرێ پێغەمبەر هاتە خەونی ئیتر نوشتە دەکات هەموو کۆمەلگای کوردی تێک پێکدا لە سلێمانی دەیان کێشە و باندی دزی و ئەوە لە هەر وڵاتێک بی ئەوانە هەموو دەخرێنە زیندان بە دەستڕێژی سکسی بە پارە ڕوتانەوە بە فکری بۆگەن کە بڵاو دەکەنەوە ئەوە بەس لە کوردستان وایە من قەزم هەر شێخ لوقمانیش نییە بە غەڵەت تێ بگەن دەیان کێ ئەوا لە دوو دەگەڕێم لە هەولێرێ لە دهۆچێ دەیان و سەدان شێخ لوقمان هەیە کاکە کورە شەرمە لەو ئەوروپا کاکم دەسی سال لە ئەوروپایمە پێم گوت باشە لە ئەوروپای دەوێری جادوی بکەین و شتەی بکەی هاوریان لە سوید مەمنوع ئامۆزا و ئامۆزا بدرێتە یەک ئامۆزا و ئامۆزا بدرێتە یەک سجنی لەسەرە عقوبەی دایک و باوکەکان لەسەرە بەهەرحاڵ یعنی پەرپەرد بوونە بەناو لەولایە دەسەڵات لەولایە ئەو فکرانە دێن نییە ژن و کچی کورت لە بۆ سکس لە بۆ پارە ئەویان دەکەن هەتچیان دەکەن کۆمەلگای کوردی ئادابی کۆمەڵایەتی داتەپیە ئادابی کۆمەڵ ئەو هەموو شتە پڕپوچیانی نایتە ناو کۆمەلگای کوردی بڕۆن هەموو ئەو شێخ لوقمان چار ڕۆژ لەمەوە بەرنەخۆش کرد بە پەلە گەیاندیانە خەستەخانەی لۆ نوشتەی لۆ خۆیان پێ ناکرێتن بڕۆن ببینن ئەو هەموو شێخ و مەلایە کە لێیان دەقەومێ هەموو دەستنە خەستەخانەکان لۆ نوشتیان لە خوان و ماڵ کورە ماڵم من نامەیان دەشتی مەلا لوقمان بڵێم منداڵی خۆیان پێ ئاگا لێ نایە بیندرێ ناتوان کێشەکانی خۆیان عیلازکن خەڵک چ دەستەکردیان ئەو هەموو جادو و نوشتەیە لەبەر چاوی ئەو حکومەتەی بڕوان پێ بکەن ئەوم لە بۆ هەڕەشە نییە دەشبینن ئەو لاقبڕینی سەگ و پشیلە کۆتایی پێنێ یەک کەمپینی دەکەم لەگەڵ ئێوە و باشش دەزان پێم دەکرێ نامەیەکە بڵاو دەکەینەوە بە یەک کلیک لۆ هەزاران ڕێکخراوی جیانی دەنێرم ئومێد خۆشناو هەڤاڵ ئەبوبەکر مەسرور بارزانی پاڤل تاڵەبانی ئابروتان دەبن کەنگۆ چ وەحشەکن هەموو ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکان ئاگادار دەکەینەوە لەو جیهانی پەرلەمانی ئەوروپا کۆنگرسی ئەمریکی تێم دەگەی هەموو ناوەندە جیهانەکان کە حکوومەتی هەرێم لەژێر سایەی سەگ و پشیلە پارچە دەکرێتن یەک کەسیش ناگیرێ چ پەیامەکی نائینسانیان گۆ لە ناو کۆمەلگای بڵاو دەکەنەوە ڕێگر نین بەڵام یەکە قسێ کەس خۆ پیشاندام کە مان بگری تو دەیگرن بەڵام خەڵکێک دەچی فاشیەت لە ناو منداڵی کورد دەچینیتن پەروەردەی دەکا فکری بۆگەنی ئەوەی کە سەگ بکوژێ لایەن زۆر ئاساییە حکومەت بەخۆی دەیکە کورکاکە 25 ساڵان گۆ سەگ دەکوژن 100 دەکوژن 200 دەکوژن 10,000 پەیدا دەبتەوە 10,000 پەیدا دەبتەوە چه عیلاجەکە کردیتانە چارەسەر ئەوەیە نەزۆکی شەڵتەرە هاوڕێنتەوە ئەنە من زۆر نیگەرانم سەگ یعنی هاوڕێیان بڕوا بکەن ئەوە لە گوگل دەن بەس لە سوید 1,120,000 سەگەیە 1,120,000 سەگ لە 10 ملیۆنی بڕوا ناکەم لەو 25 ساڵی 3,000 سەگ پڕیدا بتە خەڵک 3,000 سەگ پڕیدا بتە خەڵک بڕوا بکەن سەگەکانمان لە سەعات 7 بەیانی لە بۆ 2 شەو لە بۆیان هەیە بەحەپن دوای ئەوەگە بەحەپن ئەوە عقوبە دەدرێن ئەمە غرامە وەردەگرین و ئەگە سەگەتش لە ماڵەشی بی زۆر بەحەپی ئەوەش غرامە دەدرێن سەدیش لێرە تونند و تیژی بکە بەڵام کاکەم دەڵێم 1,120,000 هەیە دوو کەس نەمرد دوو کەس ناوەنە لۆ لەبەر ئەوەی تەنزیم کرایە حکومەت شتەکانی تەنزیم کرایە خەڵک ئەوەی کردیە بۆ حکومەتە هیچ خەمنەوە شەڵتەرێک ناخوا شەڵتەرێک هەموو سەگ و ئەو پشیلە و ئەوەی ئێرە ئەوە بێ حکومەت وەری دەگری بەخێوی دەکات تا خەڵک دەیبات کاچ خۆمەوە هیچ ناکە حکومەتە لێی گەڕایە لەو دەشتەی هەموو ڕۆژێ بەلای کەم 500 سەگ دەزێ سەگ ئەو 4 مانگ جارێک دەزێ قەزمەسەدەی ئەوە هەر زیاد دەکە هیچ جێلێنی نازانی بەرەو چێ دەڕوا 50,000 خۆی بکوژی لەو کوردستانی 50,000 سەکەیە 50,000 سەکەیە بەس ئەو 50,000 ساڵش کە دەبتە 6 هیچ بەدیلی نییە هیچ خواردنی نادات یعنی کوبژیتن ئەو سەگەیە خەڵکیش هەموو تف و نەعلەتی دەکاتن هەر مناڵی کورد لە منداڵیەوە منداڵی شەرقی
سەگ دێ ها وەوە دێ دەتخوا ئەگەر ئەوە نەبی ڕوحی مناڵی کوردە بن ئەو پەروەردە سەقەتە گڵاوە مناڵ بووین دەستمان بە سەگ کرد دەیان گۆڵ لە دەبی وە قوڕە سۆری بشووی کورایی هاوار کورەمە لێرە و دەستان نییە هەمووی دەولیی سەیەکەمە هەزار جار دەستم لە ناو دەوینایە ساعتم لە هەموو شتان باشترە ئەو ئەوروپایە تەندروستی تەمەنی لە هەمووانەی شەرق باشتر و تەندروستی هەمووتان لێتان دەقەومێ دا و دەرمانەوە لە بۆ خەستەخان لە بۆ هەموو شتێکی ئەو گڵاوانە وەردەگرن باشە یعنی قەزم لەسە دێ ئەوە تاندرە چییە نەخۆش دەکەون ئەوە بدێنە ئەو ئەوروپایە هەزار درۆی دەکەن بەسە تا ئیقامەتتان بدرێتێ ئەو پارە حرامەی وەردەگرن ئەو پارە حرامەی ئێرە وەردەگرن وەچی گەزۆی دەخۆندا لەسە گڵاوە کوراوی دەداتێ هۆمۆسکسوێلە ئەوی دەداتێ پارەی عەراق و ئەوەیە قەزم لەسە دێ گڵاوی چێ ینی لەو ئەوروپای بەلای کەم 15-20 ملیۆن سەگ هەیە ئەو خەڵکە لەگەری دەژی خۆشترین ژیانی ئەوە هەیە دەیان عیلاجی نەفسی پێدە بکەن سەگ سەرەتان دەبینتەوە سەرەتان ئەوە لە هودینگە خۆکوست کاکە لە گوگل لێدا بزانە سەگ بە ئینگلیزی بنووسە بزانە سەگ لێرە سەرەتان لۆ دەبینتەوە هیرۆین مخدرات ئیلا ئیلا ئاخری دەبێت لە خاڵێک دەزانم سەگی کوردستان پیسە نا ئەوەیە بەڵام کاکە وەڵڵا لە ئینسانی پاکترە والله لە ئینسانی ئەوەترە لۆ ئەو دەردەی دەدەنە ئەو سەگانە لۆ ئەو کەلتورە پیسەیتان فرێدایتە کە لە کەلتوری باو باپیرانی ماش نەبووە کەی باو باپیرانی ما ئەوەندە دڕق بوونە کەی ئەوەندە لەگە سەجی و ئاژەڵ ئەوەندە دڕق بوونە ئەوەی ئێستا ئەنگۆ دەیکەن ئەزیەتێکی زۆر دەدرێ وە چارەسەریشتان هیچ پێ نییە مجەڕەد دوو جملە فرێدن گڵاوە لێیاندان بیان کوژن بەڵام هیچ عیلاج نییە ئەو کاچ خۆم دەبیر لە میهرەبانی بکرێتەوە بیرەوە بکرێتەوە کۆمەلگایە تند و تیژی لە بەرامبەر نەکرێ مناڵ لێرە لە منچوچۆ پێی دەگۆدرێ ئاژەڵ دۆستە لە کنەمە دەرێ گڵاوە دێ دەتخوا هۆ چ عەقڵیە دەرەکە کچێک دێت هاوڕێیان ئەوە حملەیەکیان لەسەر ئەو کچە کردیە من نایناسم بەڕاستی چییە چ نییە هیچی لەسەر نازانم باز ئەو کچە دێت هونەرمەندە لەو دوو هۆکەی کە خێڵ سەرتاپایە لەنا ئەو هەمووی دێ ئەوەم یەکەم هونەرمەندە ببینم دێ دەبتە قدووە لە دیفاع لەو ڕوحانە هجومی دەکەنە سەرێ چییە وەڵایی غەڵەتە قسەی باوی ناو کۆمەلگا هەیە ئەوە ئەمەش لە کوردستان بوویدا ئەگوت شوعیەکان تا شوعیەکان چێ هەموو داکو باب و خوشی خۆیان بوو لەبەرەوەی لە 40-50 هەموو خەڵک شوعی بوو چێ هەیە بەرە بابەک شوعی نەبی سواری داکو خوشی خۆیان دەبن کەسیش ئەو قسەی یعنی لە گوو خواردنەکەی زیاتر هیچیان لۆ نەماوە کچ لە ئەوروپا هەموو لەگە سەگ سکس دەکە ئێبڕوا بکەن لێرە هەموو ئەوانەی لێرنە کچ بەس سەجی گچکەی خۆش دەوێ گچکانچی پشیلەی بی قەت کەسی حەزیان لەی گەورە نییە و ئەو شتانە هەموو درۆ دەرەسەیە یان ئەوە ئینسان ئاخر مەرحەلەیە لە دوای ئەوی کوربا وەڵا هیچ ڕاست نییە هیچ هەموو ڕوحەکان لێرە قیەمی خۆی هەیە هەموو ڕوحەکە بۆیە کچێک دێ پەیامێک دەدا غەڵەتە قسەیەکی باوی ناو کۆمەلگای کردیە بڕە بۆ سەیری ئەوە دەکەن کورەنگ و بۆ سەیری ئەوە ناکەن ئەو کچە دێ میهرەبانیەک بڵاو دەکاتەوە دیفاع لە ڕوح دەکاتن لۆ نایەن ئەوەی سیرکەن لۆ دێن یەک جملەی لێ گەورە دەکەن بە خۆتان تاوان نییە چێتی زانیان فکری ئێرهاب و تند و تیژی هەبی کچەکی هونەرمەندیش کچە مۆدیریش بێتن فکری ئینسانی بڵاو کاتەوە بەهەرحاڵ ئاڕیان ئەوەش لە تەخەلوفە ئەگە ناوەکو گوتم ئەلێرە بەس لە سویدە لە 10 ملیۆن 1,120,000 سەکەیە باش ئەو گەنجەکەی لە هەولێرە لەو شەڵتەرەی دەچیتن 3,000 سەک نان دەداتن بە تاختەنە ناویان دەسوورەتی لۆ ڕۆژێک پڕ نەدرای ئەوە کاک دیار هەیە کە چاوی ماز دەکەم یەکێک لە مرۆڤە هەرە جوانەکە پەیامە چۆندە ئینسانی هەموو ڕۆژە دەیان سەک دەچیتن خواردنیان دەداتێ کلچانەوە با دەزان ئاڕیان بەر لەوەی بسمە سەر ئەو بابەتە سەک چاوتان دەخینتەوە چاو کە ئەنگۆ ئەزیەتی دەدەنیان ئەوەتە میهرەبانن لەگەری بۆیە ئەو پەروەردە فاشیەی کە ئازار کورە کاکەوە سەک پرتاندا ئەدی کەر ئەدی پشیلە کورەدی چۆلەک هەر ئالۆ زۆق دەمان کوشت پەروەردەکەمان سەقەتە پەروەردە هەر لەو زۆق چۆلەکەمان دەکوشت ئاژەڵ ئەو پەڕی میهرەبانی هەیە ڤیدیۆکان دەبینی مرۆڤ بوو پیسترین بوونەوەرە هەرچی ئاژەڵە دەیخاتە خزمەتی خۆی
هەر لە بۆ هوجی ئەو ئاسکە نازدارانە دەکوژیتن لە بۆ هەر لە بۆ نیشانە شوێنی چۆلەکە دەکوژی هەر لە بۆ زەوق لە کەر و سەگ و پشیلە و چێڵ و هەمووی دەدا چێی بێغیرە دشتن ئەوانەوە دەکەن ترسنۆکن لە بەرامبەر سیستەمێک ئەو پەڕینە حەقیتان چێتی زانایانتان دیتیە ڕۆژێک لە ڕۆژان قسە زدی ئەو سوڵتەیە بکاتن دژی ئەو هەموو سیستەمە لەو خەڵکە بیتن بەس ئازان لۆ سەگ سەجیهاری 300 سەگتان کوشتە خۆ قابلە بە چ زیای دەکەیەوە دەیان دایکتان کوشتە فەرقەکانیان دەستنەوە سەر گۆڕەکانیان بە بۆنی بێویژدانینە تخوا تاوان نییە چێتی زانایان ئەوە پەیامی بی پەیامی کسە چیش هونەرمەندی کسە مۆدیلیش ئەوە بچی دیفاع لەو ڕۆح لە بەرانە بکەن هاوڕێیان بابێمە سەر بابەتەکە بەڵامبەر لەوە هاوڕێیان تکایە لەو ڕۆژانە ئەمە هەڵمەتێک دژی ئەو حاکمانە دەکەین کە دادگاکانیان وێران کردیە بە پارە بە بەرتیل تێم دەگەی بە ئەوەی حزبی هاری کارمان بن لەگەڵمان بن حاکمەکان دەورەشی زۆر خەتەرە چکو هەموو خەڵک بڕوا کە ئەمن وێران بووی مناوێرم من تەلەفۆنمدا بنێم لەبەر یەک شتێک لە سەبەبە هەرەگەڕەکە کاکە و پێڕا ناگەیت و زۆر ئەو هەموو زوڵم و ستەمەی لەو خەڵکەی دەکرێتن دێ پەنا بۆ ئێمە دەبە ئێگە دادگا هەبینەوە پەنا لە بۆمە دەبات دادگا نییە دادگا خەڵک دێ دەوێت قادرت خواری کارێکمان بکە ئێمەژە چه پێڕایەکەین بەجددی ینی نەوەخت هەیە نەدەتوانی ئەو هەموو شەڕە گەورە ئەو هەموو زۆر دۆسیەکانیش بەداخەوە زۆربەی دۆسیەکان کێشە شەخسین ئێمە دەرەقەت نام کاکە دەرەقەت نام بە هیچ ڕۆکەوە نەکات نەدەتوانیشم ئەو هەموو هەریسێک هات و بچم لێی دەم کاکە کو دەکرێت ئەو دەبی ئیشی حکوومەتدا ئەمە پێمان دەگرێسە هەندێک چێش بەرحاڵ ویان ئەو حاکمانە ماڵ و منداڵەکانیان هەموو دەکەنە محامیەکانیان بووینە دەڵالیان لە بۆیان هەموو پێبوونە ملیۆنێر پێبوونە ملیۆنێر بۆیە کاکە من هیچ ئێبرا بکشێەوە وەڵی ئەوی دژی پەیامی ئینسانیە بکشێتەوە چێ ئەوانە پەیدا بوونا قسەک دەکەی بایکۆت چێ من بایکۆت دەگە بایکۆت بکە چێ دەستە دەرێ با بستە دەرێ بە لێ شاو بڕۆنە دەرێ ئەمن خاوەن پەیامەکی ئینسانیم لە بۆ دوو لایڤ و دوو لایک و دوو کۆمنت ناکشێمەوە ئینسانی مەبدەئی لە مردن نەترسێ لە کۆمنت دەترسێ لە گروپەت تۆیەک نەوێری گفتوگۆ بکەی نەوێری پەیامی ئینسانی خۆت بینی ئەمە لە چێ دژی دین قسەمان کردیە بێ شەرەفینە لە چێ دژی دین قسەمان کردیە ئەمن دژی ئەوەم سەک بوونەوەرەشی ئیلاهیە ئەو یەک کەڕەشە دەکە دەرێ دەکشێنەوە ئەگەر لەلای بڕۆ بکشێنەوە چێ دژی لەگەر ئەو فکرە فاشیانەیە کە ئاژەڵ بە کۆمەڵ بکوژێ کە ژن بکوژێ کە گفتوگۆ نەکرێ بێتن لە بڕی دیالۆگ بێتن بڵێ ئەمن دەتکوژم لێت دەدەم بایکۆت دەکەن بستە دەرێ کاچخۆم ئەمە مەبدەعەکمان هەیە بە قوربان خۆلۆنگۆ ناژین هەتا کەنجینە عەقڵ پیر نەکاتەوە من دژی سەگ کوشتنم دژی ژن کوشتنم دژی تەخەلوفم بەڵام ڕێز لە دین دەگرم دایک ڕسمی دایک خۆم لە پشت ئەوە دانایە بە نوێژەوە لێدایە ئەتو چی ئەنگۆ چەند دێن مەسەلەی ئیسلامی هەموو ماو مەلایانەیە ئەو ئیدعاان دەکەن بەقەت پێڵاوی دایک و باوکی من مسلمان نەبوونە بەقەت دایک و باوکەکانی ئێمە مسلمان نەبوونە جیرێک پەیدا بووە فکری نەتەوەیەتی لە خەڵکدا دەشۆرن فکری داگیرکەران بڵاو دەکەنەوە ناوی هەرچی کوردیە دەشێوێنن جلی کوردی دەشێوێن دەیانەوە ئێمە قسە نەکەین ئێمە خاوەن پەیام و مەبدەئین چێ دەستە دەرەوە چێ دژی منە ئازادی بە قوربان ئەمە لە مردن لە بەرامبەر ئەو جەبەروتانە نەترسانیان لە دوو کۆمنت و دەلایک و ئەوە دەکشێنەوە شەرم لە خۆتان بکەن وەرن گفتوگۆ بکەن وەچی ما هەڵمێن هەڕەشە مەکەن گوێن مەدەن فێر بن تانی زۆر سەیرە دانەوێ هێشتا نەهاتینەوە ئەزە ترسنۆت بەس پارتی پەڕی قورئان دەسووتێنی پارتی ڕیشی مەلا دەسووتێنی پارتی بە هەزاران مەلای گرت و کوشت ناوێری قسە بکە بەڵام ئەکە یەکێک بێ دیفاع لە سەگ بکاتن هەزار کەس خۆی لێ دەکاتە ئیمامی عەلی شەرم لە خۆتان بکەن دێنە ئەو ئەوروپایە هەموو پارەیەک وەرەگرن بزانە چەند مەلاتان لەو ئەوروپایە لەسەر ئەو پارەیە دەژیتن هاوڕێیان ینی ئەمە هیچ دژی دین ئەمە دژی ئەوەی بەڵێ من یەزیدی برای منن یەزیدی بەڕاشکایی پێ دژی ئەو کۆمەڵ کوژیانین دژی سەگ کوشتنین دژی مارە بەجاشین دژی سیغەین دژی مسیارین ئەمە دژی ئەو ڕەفتارانەی
ناک هاوڕێیان دەبیتە لیان نەترسی بە پێچەوانەوە شەڕی ئەوانەش بکەین من هیچ جێم لێ نییە دەزان لۆ لەبەر ئەوەی ئەوانە هەموو ترسنۆکن خاوەن مەبدەئیش نینە بڕواو کە من دەیان بینم لەو ئەوروپایی کە قورئان سوتە کە قورئان چەند جار سوتە مەلایەک گوتی پێویستە هەموو مەلایەکە و ئیسلامیەکان سوید بەجی بێلی یەک کەس بەجی نەهێشت لەو سویدەی هەزار درۆ دەکەن من قەزم لەوانە نییە لەوانەیە ئەو ئیدعاءاتانە دەکەن لەسەر قسە هاوڕێیان بۆی واز بینن لەوەی ئەمە هەمومان مسلمانی لەو کۆمەلگایە پەروەردە بووینە باوکو داچی خۆمە گوتم پێویست ناکە بێن هەڕەشە بکەن قسە دەکرێت تۆ کافری کاکە کافری چ کورە بڕۆ ئەو مەلایانەی باز ئیسلامتان لۆ دەکەن هەموو سواری خوشک و دایکتان دەبن بە ناوی مسیار بە جددیمە هاوڕێیان بە ناوی مسیار فکری فاشێت بڵاو تخوا لەو ئەوروپایی مناڵ لە گچکەیەوە فێر دەکرێت کە ئاژەڵ دۆستە سەد نەتەوە لێرە دەژی سەد نەتەوە دەیان ئاین بە سەدان ئاین لێرە لەو وڵاتەی دەژی هەمووی ئازادە ئەوە لە چی و ئەوەی گۆ لە چی هاوڕێیان بێمە سەر مەسەلە گرنگەکە واز لەوانە بێنین با واز لەوانە بێنین عێراق و تورکیا و پارتی لەوەتی خەونی کورد خەونی گەورەی کورد هەمووتان دەزانن کوردستانێکی گەورە ڕزگار بوون لە ژێستەیی تێکشکانی ئەوەکان ئێستا ئەمە لەو چرکە ساتە دەژی هاوڕێیان لەو چرکە ساتە دەژین کە ئەمە دێمە سەرێ بەڵام بەر لەوە با بچینە قسەک سەر وەزعی عێراق کە ئێمە خەڵکی باشوور زیاتر ئەوەینە هاوڕێیان سوودانی ئێستا زۆر لە پارتی بێمنەتە پارتی هەندێک یاری دەکە بەڕاستی یاری زۆر قێزەوەنا مەسەلەن دەچی لەگە سونە لەگە تورکیا موئامەرە لەسەر ئەو حکوومەتی سوودانی دەکە ئەو سبەینێش دەرێ معاشم دی بە جددیمانی هاوڕێن بۆ هەماندا قسە بۆ دز نەکەین من کوڕی خۆم موئامەرەم لێ بکە دژم بی هەوڵی لە ناو بردم دەدا برێ بە پارەم دێ نایدەمێ پارتی دەست لە بۆ هەموو شتێک دەبە دیتانەوە ماوە لەگە سونە و لەگە تورکیا و خەریکی انقلاب بوون لە عێراق ئەها لێیان دەدرێ ئەها خۆیان آخر کردۆ لەگە خەمیس خەنجەر و بەعسەکان و ئەوانە وەڵا دوایە دێن دەڵێن کاکە گیان ئەمە پارەمان دەوێ ئێستا فعلەن حکوومەتی عێراق تەشقەڵایان پێ دەکە فعلەن ئەوەیە بەس بۆ لەبەر ئەوەی حکوومەتی عێراق پشتی قەیمە بێمنەتە بۆ پارتی ناوێری بکشێتەوە پارتی فشە ناکە مەسعود بارزانی نەیگۆ ئێبڕۆ بفەرموو دەست بچێشەوە وەرە وەزیرەکان بڵام دەوێری یان نا نەکەر هیچت پێ نییە هەناوێری پارتی هاوڕێیان عێراق ئەگە سیرکەین فەڕەنسا زۆر احتیمام بە سووریا دەدا بەریتانیا بە عێراقەدا بۆیە چوش سوودانی لەبەرەوانە هەموو کۆلۆنیالی ئەو منتیقانە تەقسیمات هێشتان بەردەوامەکە من ئێستا دێمە سەرێ لیبیا ئیتالیا تێم دەگەی یعنی هەشتاش هەمان ئەو نەخۆ ئەوەیە بۆیە سوودانی زۆر بە زیرەکاتی بەەوە حسەی عێراق سەی بەریتانیایە ها سیر مەکەن ئەمریکا دێو دەچی سەی ئەوەیە چی لە گەشتگەورەترین شەریکەی بەڕێتانی ئەو بکە با تورکیا بچی شەڕی ئەو شەریکەی بەڕێتانی بکە با کۆمپانیای کار و نێچیر و مەسرور با بچن شەڕی بەریتانیا بکەن کاکە تەواو ئاوتی کرد بە جددیمە ئاوتی کردن هەلەو بێ عەقڵی خۆتان وە گەورەترین زەرەریش بە کورد دەگەێنن کەوای لێ هاتیە بووینە گاڵتەجار ئەو کتەیرە مەعقوولەکەی مەلای مەشهور مەعاشتان پێ نادرێ مەعاش هەڕەشەی چ لە عێراق پێشەوە ئەورامی برادەرەکەی خەتا پەولێری ئەخر هەڕەشەی چ لە عێراقەکەی کەم ئەتوو مەعاشەکت پێ نادرێ کە ئێستا داعش بە نەرمی بێتەوە خەڵق قبوڵیتی بەس ئەنگۆی قبوڵ نییە بڕوا بکە بۆیە هاوڕێیان سوودانی لەگە بەریتانیەکان کە زۆر وەزعی باشە و ئەوان وەزعیان حکوومەتی عێراق لێیان بێمنەتە فعلەن ئێستا فێڵیان لێ دەکرێت بۆ دەڵێن لیستی موچە ئی موالیدەکان پێش موالی دەبی لە ماوەی 24 ساعتی دەربینن ئێوە گەلە قورسە بەس هەموو خەتای خۆیانە بەهەرحاڵ ئەو موئامەرە ئەوە بەشەشی لە موئامەرە لەگە سونە و تورکیا بوو کە پارتی ئێستا سەری لێشەوایە هاوڕێیان بڕوان پێ بکە پارتی سەری لێشەوایە نازانی چ بکات نازانی چ بکە یعنی دەست لەگە ئێران دەبا بڕوا بکەن هاوڕێیان یەک جملەتان پێ بڵێم یەک گۆبەندم لە ئەو پارتیی ناکەوە ئەخیری خێری بشی یەک دوو هەواڵە مەسە بڵاو کرد تووشی زۆر سەرێشە بووە وەفدیانە سەر لە ئێران بوو لەو دوسێ ڕۆژە من هەر ئەوەندە دەتوانم بڵێم یعنی پارتی نازانی دڵی ئیسرائیل ڕازی بکە دڵی ئێران ڕازی بکەن دڵی تورکیا
عراق لەولای مشکلەی هەیە ئەمریکا و ئیسرائیل و ناتۆ هاتینە پێش یعنی پارتی کۆنتترۆلی پێ ناکرێت لەبەر ئەوەی گەمەکانی خۆ لە ڕۆژ ئاواش مەزلوم عەبدیش بنمونە ڕۆژ ئاواش پەیوەندیان لەگە ئێرانیشەیە لەگە سووریاشە بوو لەگەر ئەمریکا و ئیسرائیلیشە بوو بەڵام قەت گەمەی مخابەراتی گەورەیان نەدەکرد پارتی لەبەر ئەوی گەمەکانی هەمووی مخابەراتیە دەستکەوتەکانی کە دەیەوێ هەموو شخصی و حزبیە بۆیە دڵی کەسی پێ رازی ناکرێت خۆ ئەگەنا ئەوە خۆسەرەی دیموکرات ئەوە ڕۆژ ئاوال لە ئێران هەیان بوو لەگەر بەعسی سووریا علاقەیان هەبوو لەگەر ئەمریکا و ئیسرائیلی شەیان بوو بەڵام دیفاعیشیان لە پرەنسیبە نیشتیمانیەکان کە خیانەتیان نەکرد هاوڕێیان بۆ وەزعی پارتی زۆر خراپە و سووریا با یەک شتێکی سەریع بڵێم بەر لەوەی هاوڕێیان ئەستا دێمە سەر ئەوە کە دەزانم زۆربەتان دڵتان لای خەبەرەکەیە هاوڕێیان سووریا چیە وەزیری بەرگریەکی کەس ئەترافی پێ ناکە ئێستا هاوڕێیان چێ باسی جۆلانی دەکات تو ویژدانتان چێ باسی جۆلانی دەکات چێ ئێتیمامی پێدەدا کاکە جۆلانی گەورەترین هەڵی کرد ڕاستە هەندە دیماگۆجێکی کرد دەروێنەی پیشانە بەس هەرچی داعش و ئەفکاری ئەوی لە داعش قوتار دەبی دێتە ناوی چکو یەک مەبدەن یعنی حکوومەتش تەکنۆکراتی دروست نەکرد هەموو ئەو کەسانەی کردە وەزیر کە فکری داعشیانەیە بۆیە غەرب زۆر لێی هەڵگەڕایتەوە هاوڕێیان وەزعیان زۆر خراپە من تێناگەم میدیای کوردی لۆ ئەوەندە بێناموسە وەزیری بەرگریەکی سووریا کە دروزەکانی لەدەست نییە عەلەویەکان وەزعی زۆر خراپە کوردی لەدەست نییە یەک دەوڵەت احترافی پێ نەکردیە ڕاستە دەست نەکردی احترافی پێ نەکرد نان دەقات زیاد بووە وەزعی اقتصادیان نەوپەڕی خراپە چ دێن پیشان دەدەن هەڕەشە لە کوردەکە کە کورد بالعەکسە هەموو دنیا لە پشتی دەوڵەتە زلهێزەکان اقتصادیان بە سەدقات لە پێش ڕۆژ ئاوایە لە پێش دیمەشقە ئەو 35,000 چەکداری هەیە با بتە 50 ئێستا کە ئەو 120,000 هەیە ئەو چەکانەی ڕۆژ ئاوا ئەوان نیتیان چ دێن وێنەیەک پیشان دەدەن دایم سعات ئەوەیە کورد وەزعی خراپە یعنی کورد وەزیری بەرگریەکی ببورن سووری کە کەس ئەترافی پێ نەکردیە کە هیچ نییە چیە دێن لێ دوانەشی وا گەورە پیشان دەدەن کوردی بچووک دەکەنەوە کورە شەرم لە خۆتان بکەن کورد لەوەتی هەیە قەت وەزعی باش نەبووە 100 ساڵە ئێستا دێن و قەت لەو 100 ساڵەی داجی کە قەت وەزعی وا خراپ نەبووە کەچی دێن کۆمەڵێک میدیای مخەنەت پیس هاڕێ من لەو ئەزمموی ڕۆژ ئاوا لەوم بەدیار کرد بەڕاستی یعنی میدیای کوردی سێ بەشی کردرایە و سەر بە میتە سەر بە پاراستنە یان ئینتیهازین یان بێ شعوری نیشتیمانی نایان بینن کاکە کورد لەو هەموو دەستکەوتەیە دێ هەرە خاڵە نەگەتیفەکە دەبینەوە چی مەسەلەن ئێستا ئەو کچە ژینێ ئەتروشی دێدانە چ غەڵەتیدایە لێرە ڕوحی هەموو ئینسانی دێ بەس ئەو جملەی دەبینی بەس نابینی کاکە ئەو کچەکە دەست پێشەنگ دەچی دژی کوشتنە فەرهەنگی میهرەبانی بڵاو دەکاتەوە من 100 جاری کەشم گوتیە ئەنی قەز لێرە نمونەیە یعنی هەموو میدیایەک بڕە دەزیرە ئەو شتانە بڵاو دەکاتەوە لەسەر هەسەدا کە دژی کوردە قەت نایە ڕێکلامێک بکە قەت نایە خەبەرێک دابگری بەر کچەکم هەیە لێرە 5 دیاگنۆسی هەیە بەس پرچیلوولە سویدی توشمان دەبی بە تایبەتی بە تەمەنەکانیان گەنجەکانیان زۆربەیەوە بەرەو ڕاستیزم دەڕۆن بڕواکە دەرێت پرتی چەند جوانە بەس ئەوەت لێ گەورە دەکە لایمە بالعەکسە دەگەڕێ 199 باش بی 101 خراپی دەرێ خراپەکەت لێ گەورە دەکە ئێستا ئیوا هەیە دێ پۆستی من دەخینتەوە ئەوە من 100 جار گوتیتم دێ دەرێ ئەوە لۆ 2 نقطەکەت لە بیست چووە لۆ کوردیەکەت باشتر ناکەی پامی پۆستەکە نبینی بەس هاتیە ڕەقنەکەی بگریتن کورە کاکە فێرە ئەوە بن جەوهەری شتەکە ببینن نەک ئەوەکە ئەوی تریش کەت قابلی ڕەخنەبوون ڕەخنە بگرە بۆیە کورد وەزعی زۆر باش وەزیری بەرگری سووریا چییە یعنی بڕوا بکە 2000 ئیسرائیل لێدانا لەو ماوانە نیوەی سووریا ئیسرائیل گرتیتی لایەکی دروست گرتیتی عەلەویەکان وا هەر کە ڕزگار بوون ڕزگار دەبن کورد 135 زیاتر لە دەستێ باشە چییە ئەو دەوڵەتە دێن لە ئێمە وەکو دێوەزمەیەک پیشان دەدەن کوردیش وەکو بچووک تێک شکاو پیشان دەدەن بڕوا بکە ئەوە هەموو خیانەتی نەتەوەییە بە ڕەنگەشکە
هاوڕێیان بێمە سەر تورکیا کە لوبی مۆزوعەکەیان هاوڕێیان ئەوە کێیە پیلانێک نەخشەیەکەیە ئەو نەخشەیە هەرە دەزانین چێ هاوڕێیان لە هەموو دنیا لە هەموو وڵاتێک دەوڵەتێکی قوڵ هەیە دەوڵەتێکی قوڵ هەیە لەو سویدەی مەش بڕوا بکەن سیستەماتیکە لە هەمووان یەکێک ئەسکەندە ناوی وڵاتە دیموکراسی جوانەکانە بەڵام لە پشتەوەی بڕیار دەرهەیە ئەنی شت هەیە ئەم نامێ لێرە باسکەم من جێم لێ بووە یان بەخۆم لە ناوی ژیان بڕوا بکە زۆر کارە ساتە جاری وە ڕەشبین دەبی لە هەموو دنیا یانی هەر باشترین نمونە غەزە هەموو دنیا وێران کورە کەس هەڵوێستە چی وای نەنواند وەنیا ئۆجەلان لەو ئاسمانی دەسووراوە لە هەمووان زیاتر بوو شایستەی ئیقامە بوونیاندایە بۆیە زۆر جار جیهانی مافی مرۆڤ و ئەوانە درۆژی زۆر گەورەیە غەزە و ئۆجەلان باشترین نمونەنە بەڵام لێرە دەوڵەتی قوڵ هەیە ئەو دەوڵەتە قوڵانە و لە هەموو دنیاش ئەوەی کە ئیسلامیەکان پێی دەرێن ماسۆنیەت ڕاستی تێدا هەیە هاوڕێیان بڕوان پێ بکەن ماسۆنیەتە جوولەکەکانی دنیا کە بزنسە هەرە گەورەکانی دنیایان کۆمەڵێک بنەماڵن ئەوانە نەخشەی جیهان دادەنێن ئەوانە نەخشەی جیهان دادەنێن دەگۆڕن وڵات ئەوە دەکەن ئەمریکا و ئەوروپا و ئەوانە مطیعیان ئەو قسانێک کە دەکرێت ڕاستی شتێدا هەیە ها ئیسلامیەکان باز دەکەن فعلەن ئەوە هەیە لەبەرەوەی ئەوان اقتصادی وڵاتەکانیان لەدەستا لە هەموو وڵاتێک شلۆبێکی بەهێزیان هەیە لەوێن دەڕا نەخشەی جیهان دەگۆڕدرێەوە لەوێن دەڕا من ئەوەتان پێ دەڵێم یعنی زانیاریە هاوڕێیان بڕواش بکە کۆن وتمان ڕۆژئاوا دەبتە سەنتەر بۆ سەنتەر وابوویانە وتمان هەرێم دەبتە هامش کۆن وتمان تورکیا وەزعی خراپ دەبی ئەوە دەبینن ڕۆژێک یعنی تورکیا لۆ ناوێری هزومی سەر ڕۆژئاوا بکە هاوڕێیان بەتەمانە بوو هزوم کاتن مانگونی میوەک لەمەوبەر لۆ ئەمریکا چۆ عەلەمەکەی لە کۆبانی چەقاند و بڕوا بکەم بەتەما بوو لێیان بدەن ئەگە بەهات بوونە لۆ ناوێری ئێستا هزوم بکە لۆ ئێستا لۆتان باسەکەم دەوڵەت باخچەلی ئەو پیاوە هەرە پیسەی گورگە بۆرەکان ئەرگەنە کۆنەکە دەرێن بابە ئۆزاران دەبی بەر بدرێ زوو لۆی لێ هاتیە بەهەرحاڵ ئەوە لە سەرێوە ئەو بڕیارە هەیە کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕدرێن ناکرد لە بەوەی کە کورد شایستەی دەوڵەتە و زوڵمی لێ دەکرێت بەنمونە ناوچەکەوە نا مەسەلە وزەیە مەسەلە نەفتە مەسەلە بازرگانیە ئەو بازرگانیە قازانجە خێرەکەی لەوەدایە کو کورد ماڵک ئەمن ماڵەکەم لە شوێنێک بی بەبەر ماستەر پلانێکی حکومی بکەوی پێنج قاتم بدرێتی بەشەشی لەوەی ئەوە لەو کورد دەرچووە ئەو یان نسیبە دەرچووە ئەو خەتەی دایانەوێت کە وزە ئەوەی پێدا بڕوە بە ڕۆژ ئاوادا دەڕوا بە باشوور بەشەشیدا دەڕوا و کورد وزەی هەیە نەفتی هەیە غازی هەیە کاکەوان هەموو قووەتی ئەرە گەورەیە دۆستەکی ڕاستەقینەیە مەسەلەن بیری توندڕەوی تێدا نییە مەسەلەن بە تایبەتی ڕۆژ ئەوە ئیسپاتی وجودی خۆی کرد کە هێزەکە ئەتوانن پشتی پێ بپارێزن و فعلەن لە پشتی ڕاوەستانە 14 ساڵە ئەو بەرخودانەی کورد حتا شەڕی داعشیش کاکە پێشمەرگە شتێکی ئەوە بوو بۆیە حیسابی جددی بۆ کورد کرا و حسەی دەدرێت حسەکەشی ئەسەدا بڕوا بکەن هاوڕێن ئەوە لە سەری سەرەوە ترامپ یەکێک لە جوندیەکانی بەردەستیانە ترامپ کە دەرێ 1000 تریلیۆن ئەوەم دەوێتن ینی 1 تریلیۆنە هەزارە چەندە 600 ملیاری دەدا دەرێ قوبوڵم نییە تریلیۆنەکەم دەوێت ئەوە داوا ناکە مەشروعەکەی ئەو مەشروعە هەر پارەکەشی بە سعودیا گۆترایە هاوڕێنەوە زۆر گرنگە بە سعودیا گۆترایە دەتەوێت لەگەر ئەو پرۆژەبی یان هەڵت وەشێنینەوە ینی وایش دەکەن ئەوانە لەگەرمان نابی پارچە دەکەی دەدڕوخێنین یعنی زۆر بەبێ منەتینە ئەوەی ئەم بزانم کە ئەوش دەڵێم کاکە من بڕوان پێ بکەن لە جیفانی خۆمیە دەردەینم بەزە من ناتانم سەرچاوە ئەوەکان بڵێم یعنی لەسەرێڕا لەوێن دەڕە لە ئەمریکا و ئەوروپا ناتۆ لە پشت ئەو بڕیارەکەش ئەوەیە ئەو منتیقەیە دەستکاری دەکرێت لەو دەستکاریەش تورکیا بەبەر دەکەوی عێراق ئەوە دەبینن عێراق پارتی و یەکێتی نیانتانی ئەزمونێکی خراپ باش پیشاندن ئەگەنا لە ڕۆژ ئاوا زیاتر گرنگیان پێدەدرا
دەبینن چەند احتیمام بە ڕۆژ ئاوا مەزلوم کۆبانی دەدرێت مەسعودیش چۆنە هاوڕێیان تان مەسعود بارزانی زۆر بەزمی خۆش دەرێ نەسیحەتی ئەوەم کرد یەک قسە دەسەوەی بم دێمەوە سەرێ دەرێ نەسیحەتی مەزلوم کۆبانیم کرد وا بکە کوورە کاکەچیان ئەوەکو قومارچیەکە بە کابرایەکی متەدەین هەن ئەو متەدەینانێ زۆر پاک و درسۆزن لە مزگەوتێ یەک خەلەلیان نییە بچی نەسیحەتی ئەوەی بکە بڵێ کاکە تو دەبی عاقڵ بی وابی یعنی قەزم لێرە لە نمونونەکە پاچیرێ ئەتو هەموو گیانت مکەسەراتە هەموو گیانت شکستە چ دەچی نەسیحەتی ئەوەی دەکەی ئەمریکیەکان دەچن مەزلوم کۆبانی بێ ئەوەی جنسیە هەبی لە مەعبەنی دوو وڵاتی بە هەلیکۆپتەری حیمایە ئەمریکی و ئەوڕۆپی و ئیسرائیلی دەیبەنە هەولێرێ لێ ناگەڕن سیارەی مەسعود بارزانی لۆ دوو سیارەی خۆت لۆ نەنارد بڕواو کە سقیان پێیان نەکرد ئەمریکیەکان بە خۆیان چون لە بەردەم بارەگای بارزانی مەسعودیان لۆدانا لۆیاندانا ئەو احتیمامی بەوان دەدرێت لۆ بەرخودانیانە ئیرادەیانە هاوڕێیان ئەوان باسییان گوتە ئەی هاوار ئەوانە لە کەرکووک خەڵاتن کوراوانە لیستە چی موسەیان پێدا بەش ناکرد پێ زەپت ناکرد پێ مەزبوط ناکرد ئەخەمە سقە بەوانە ببەستین نەخشەی جیهانیان بدەین بڕوان پێ بکەن یعنی ئەوە قسەی هەندێکیانە دەپەڕیتن کە ئەوە دەبی بەجددی وایە یعنی ئەو ئیدارەیەک فاشلی هەرە فاشلەکانە بێگومان لەوێن دەروانین کاکە 14 ساڵە معاش دەدەن ئیدارەشی باشان کەم کورتیان هەیە بەڵام بە چاو باشوور هەردوو ئاسمان فەرقە ئەوە چل ڕۆژەوە شەڕی ئەو سوپای داگیرکەری تورکیا دەکەن لیان نەگەڕا 1 مەتر بێتە پێش 1 مەتر پارتیش 2 سەعات شەڕی پردەی کرد ببوایە 3 تێک دەشکە هەر جێژی کردینە بینەوە سەر ئەسلی مەسەلەکە هاوڕێیان حلفی ناتۆ لە پشت ئەو گۆڕانکاریەیە حلفی ناتۆ ئەوروپا و ئەمریکا و هەموو دەوڵەتەکانە ئەوە بڕیاری سەر پشت پەردەکانیشە وەکو گوتم ترامپ جوندیەکە بڕوا بکەن زۆر ئەوە بکە ئاوتی دەکەن و بەخۆشیان هینایتانەوە ئەو بەخۆشیان هینایتانەوە گۆڕانکاری لە هەموو منتیقە دەکرێت لەو گۆڕانکاریە لەو گۆڕە بەشی شێر بەر کورد دەکەویتن یەکەم جارە تاریخ هەڵک لە بۆ کورد هەڵکەت یەکە ئالوگۆڕ بکرێتن لە قازانجی بی تورکیا ئەف بەخۆتان ئەمن مانگێک لەمە بەروتم تورکیا وەزعی زۆر خراپ دەبیتن ئەوە بڕە اقتصاد لی دەدەن دەبینن لیرەی تورکیک و هاڕە دەگاتن کێشەی قوبرسیان و زیاد کردیەوە ئابلۆقیان نەسەهەگرت ئابلۆقی چەکی دەدەنێ هەردوو قوبرس دەکەنەوە یەک و ئەگەر بەشێکی تورکیاش نەدەنەوە یۆنان ئەستەمبۆڵ یۆنانەکان ها بۆ زانیاریت هاوڕێیان من نازانم بەس ئەگەر تورکیا هاوڕێیان تورکیا وەکوی غوسلا ئەوەی ئێستا هەیە وەکوی غوسلافیای کۆنی لێ دەکرێت وەکوی یوگۆسلافیای کۆن زوو درەنگە کێشەکە ئەو ڕێە ساڵەکە من نازانم و تورکەکان بەخۆشیان باش دەزان بۆی ئەوەندە تەنگاو بوونا هاوڕێیان بۆ ڕاستی ئەوەی ما سیرکن دەوڵەت باخچەلی هاوڕێیان دەوڵەت باخچەلی واتە مەهەپا فاش هەرە حزبە فاشیەکە واتە ئەرگەنە کۆنا واتە گورگە بۆرەکان ئەوانە دێن دەڵێن فەورەن دەبی ئەو جەلان ئازاد بکرێ فەورەن دەبی ئەو جەلان ئازاد بکرێ ئەفعام دەربکرێ وەرن گفتوگۆ بکەین لەگە کورد ئەردۆغان لەگەر ئەو گفتوگۆیە نییە بۆ زانیاریتان ئەردۆغان باسی کرد لەو ڕۆژان وتی ئەمن باخچەلی زیاتر لە گشتەوەی بەس ئەردۆغان ناوێری برێ لەل علم ئەو ئەکسەریەتە ئەو حکوومەتی هەیە باخچەلی بە ئەو فاشستە هەرە خەتەرە بڕوا بکەن مەجالبی ڕەنگی 10 ڕۆژ کە ئەو زەلان بەر بدەن بەس پەکەکە ئەوێم بزانم قەندیل زۆر بەهێدی دەڕوا و زۆر لێشیان بێمنەتە چەک دانانیان ئاخر وەرەقەیە هەتا دەستور نەگۆڕێ ئەوە ئەمن و ئێوە هاوڕێیان دەبێت دەستور بگۆڕێ هەموو شوڕتەکان جێبەجێبی ئەو زە چەکدا دەندرێ ئاخر مەتافە بۆ زانیاریتان بێمنەتن زۆر لەیان لۆ لەبەرەوەی پشتیان هەیە لەبەر ئەوەی تورکیا لەنا ئەو مخەتەتەیە لیان زۆر بێم تورکیا تەنگاو بووە کە دەڵێم ئەوە ڕاستی ئەوە بە سەیری دەوڵەت باخچەلی بکەن چەند تەنگاو بووە تورکیا خۆخواتی ئاشەکە ڕابگەێنرێ تاوەکو وەرەقەی کورد لە بندەستیان کەمتر ببتەوە تورکیا هەر دەزانێ بچووک دەبتەوە هەر دەزانێ وەکو ئێران لەو 6 ساڵەی هاوڕێ من جارش کەشەوەم گوت ئەوڕۆ برادرێک بە بیری نامەوە ئەو دەوڵەتانە لێیان گەڕا ئێران و تورکیا 5-6 وڵات بکەن یعنی هاتن سووریا لیبیا وەنیا عێراق لیان گەڕان اقتصادەشیدا تەپیانەوە بەجێ هێشتن وێرانیان کردن ئەو ئێستا دەستنە ناو مەرکەز لیان دەدەن لە ئێران و لە تورکیا
لە سووریا تورکیا چی قازانج کرد هاوڕێیان تورکیا چی قازانج کرد کەریشیان پێگا ئەیبنەوی شادەشیان پێهینە چی قازانج کرد هیچی پێ ناکرێ ئێستا دەوێت عێراق مشکلە دروستکە لەگە پارتی و سونەکان گریان گرتی ئەمریکا و ئیسرائیلەکان لە مووقفانەی تورکیا بڕوان پێ بکەن زۆر زڵدن ئەوان خطەی خۆیان هەیە تورکیا مشکلیان لۆ دروست دەکا لەبەرەوەی تورکیا دەزانی نۆرەی ویش دادێ هەوڵی مشکلە دەداتن پارتی شەوڵ دەدا هەر بۆ زانیاریتان یەک کەشتان پێ بڵێم کە من هێشتا مایە خەبەرە خۆشە کەشتان پێ بڵێم بڕوان پێ بکەن پارتیش بەشەکی لێ دەبتەوە لە مووقعی جوگرافی و زۆر گچکە دەکرێتەوە پارتی زۆر لە ئێستای گچکەتر و کرک و باڵتریش دەکری من بەرپرسم لەو قسەیەتە ئەو خطەیە ئێستا هەیە پارتی لەبەرەوەی لە بەرەی تورکیایە هەر بە ئاشکا دژایەتی مەسەن ئەو بەرەیکە دەکە کاکە زۆر خەتەرن ئەو بەرەیکە ئیسرائیل کە لوبی هەموو گۆڕانکاریەکانن وەکو گوتم ئەوانە ماسۆنیات ئەوانە هەموو بزنسی عالەمیان لە پشتەکاکە ئیلۆن ماسک بیرتانە لێ دوانەشیدا بە 12 سەعاتی پاشگەز بۆەوە خەتەرن کاکە خەتەرن کورد فرسەتی لۆ ڕێکەتیە ڕێی داود و ڕێی ئەبراهام ئیتفاقی ئەبراهام هەیە ئەبراهام هاوڕێن لەوە ئیتفاقیە مەسەلەی وزەیە مەسەلەی ئەوانەی زۆر شارەزان زیاتر بەس ڕێککەوتنی ئەبراهام هەیە کە گویا دینی عەرەب و ئیسلام و ئەوانە هەموو ئەوە دەبن دەیان هی نەژۆرێ عێراق و تورکیا ڕێگای پێشکەوتنیان هەبوو ئەوان ڕێگای داودیان هەیە ئیتفاقی ئەبراهامیان هەیە ئەوە بپرسن ئەو شتە زۆر ئێستاکەتە ناو میدیا ئەمەش درەنگ زانیتمان سعودیا هاتە ناوێ وابزانام قبوڵی کردی ئەویش ئەگەنا تەقسیم دەکری ئەگەنا وێران دەکرێ ئیمارات لەگەردایە عمان لەگەردایە ئوردن دێتە ناوێ تێم دەگەی ئەوانە جگە لە هەموو ناتۆنە ئەوانە دەیانەوێت نەخشەی دنیا بگۆڕن ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن و کورد لە هەر چار بەشی ئێستاوە عێراق وەزعی خراب نییە بەس پارتی یەکێتی وا ئەو ناگەنا کورد خۆ فیدراالێتەکی دەوڵەتی هەبوو و حقوقی کورد دەپارێزرێ بەڵام ئەگەر پارتی یەکێتی و باز زۆر زیاتر بن من ئەوە بەرپرسم تا نەورۆزی گۆڕانکاری لە ڕۆژهەڵات ڕوودەدا تا نەورۆزێک گۆڕانکاری گەورە ڕوودەدا کەم زیاتر ناتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی کوردستان کورد دەگاتە کۆمەڵێک حقوق و ئەوەیەم بزانم خودی خطابی یعنی گوتاری ئۆجەلان و قەندیل هەتا لەگەرەوانە کە قسەیان کردیەی کورد یەک پاکێجە لە هەموو بەشەکانی کوردستان بەلای کەم کورد لا مەرکەزی وەردەگری بەس ئەو لا مەرکەزیە چەندەبی من نازانم چکە بۆ خۆتان دەزانن ئێستا لە ڕۆژ ئاوا داوای لا مەرکەزی دەکەن بەس ئەو لا مەرکەزیە دڵنیا بن ئەو قسانەی دەکرێت لە میدیا جێیشوە ئەو هەموو وەخت کوشتنەها هەمووی وەخت کوشتنە چ گۆترا چ کرا ئەوە فشەیە کورد لا مەرکەزی لە هەر چار بەش دەدرێتن و من نازانم دەوڵەت دەبیانە بەس لە تورکیا حقوقی کورد زۆر دەبی دەستوری ئەوە دەبی کە کێشەی کورد لە تورکیا چارەسەر بوو ئێران هەر ئۆتۆماتیک انهیارەکە و کورد دەبتە ڕەقەمەکی زۆر گەورە لە ڕۆژ ئاوا دڵنیا بن لە لا مەرکەزیەکی بەرفراوان کەمتری نادرێتێ سیر مەکەن هەتەشە ڕەنگی هجوم بکە ها ئیسرائیل ئەوەی ئەم بزانم هاوڕێیان من ئەو خەبەرەتان پێ بڵێم دڵنیاش بنەوە ئیسرائیل تازە دووجار لە هەتەشەیدایە و ئەمریکا ڕێی نادا گەنە لێیان دەدا لەبەرەوەی دەزانی فکرەکەیان خەتەرە کورە مستەحیلە لێ بگەڕێت دەوڵەتێکی ئیسلامی بە فکری ئەو فکرە داعشانە لە تەنیشت ئیسرائیل هەبن ئەگە بەس کلاشکۆف دەمانچەشیان پێ بیت قبوڵی نییە ئیسرائیل و ئەمنی ئیسرائیل ئەمنی هەموو ناتۆیە بۆیە ئایندەی نییە و دەشبینن دەئەم دەکەن هەتەشە غەڵەتێک بکە بەرامبەر هەسەدە تالەی بدەن و ئەگەر هەیە هەتەشە غەڵەت بکە ها غرورێک بیگری هجومی هەسەدە بکە لەگەر تورکیا بەس ئەو کات ئینهیاری خۆی دەبی دەشبینن قەت هەر شتێک ڕوویدا ئایندە لە ڕۆژ ئاوایە دڵنیاتان دەکەمەوە لەوەی ئەوەی ئێستا هەیە ئاوڕێ من نازانم سبەی ئاژبەتاڵی پێ دەکرێت بەس کە دەڵێ ئاژبەتاڵ ناکرێت زانین لە بەچیە لەبەری دوو حاڵەتە بەدیلی کوردیان نییە لە منتیقەی بەدیلی کوردیان نییە بە تایبەتی ئەو ئیرادە شۆڕژێڕەی کە هەیە دوو مووقعی جوگرافیەکە وایە ئێخۆ ناچن شیعی بینن ئێخۆ ناچن چێ بینن خۆ جێشی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا فێر بوونە پارە جوندی خۆیان بە کوشتن نادەن کورد بە کوشت دەدەن عەرەب بە کوشت دەدەن بەس کوردیش قازانجەکە بۆیە ئەو خەتە کە هەیە
إلا باشترين كاس كردة لي بباريزي لبوي دوري بحر الأبيض أوي بحر الأبيض المتوسط وزو همو أو زو أوشتانا هي يعني كرد شانسي هي شانس يعني سيبك لويدا باكاكا كهذا شيء بإرادة وك بارتيو شتينية قنديل همو ماندن هذا شيء منظمة دو بشي لبردسته دو بشي صد لبردسته وشيء كرد لتركيا أجت على سر بكري أوتوماتيك قفزة زور جورا لبو همو بشكاني كذبي همو ما منتهين لوي وتركيا انهيارك زودرك تقسيم لكري وكوي غسلافيا يونانيا كان دينوا شيء عربي لي زيادة كان أذربيجاني لي زيادة كل لازم هرتي أوي مشكلة لو درس دكان بخش الناس بيدكان كدلهم عوريانجو بس هيك كان كل باختلي كأنما يعني دوري برهم شيء بينيتن دوري كسر زور عشتي خواز بيني خواهتي كل لجري بيك خواهتي أوزلان ببي احتمال أنا وروزي أوزلان آزاد بي من برانا كان بازي دو آزاد بيت دري وخطاب بده أو يوسف شريف أو شيء عربي قلتي بس أنا وروزي قران كاري زور جورا رود ده لمنطقي تشبينا ولا نيوان أو قفتقو أنا وتركيا بديلينيا إلا دبيت سازش بو كركا دستور دا قوري حقوق كرد دا كأوا علاج بو روش عواش مشكلة كي علاج دا بي روشالاتيش كاكا إيران بخوي خواهاتي كسي لغنكا ووضعي زور خرابه وزود رنگ لإيرانش ناقرن بو بيدنجي استاج دابنيشي خويسا إيران خواهاتي كسي لغنكا بدر دي برادرك دقو كو جنكا عادي هبي خواهاتي كسي لغنكا دستا أولا دادنيشي بس ليه ناقرن دبر اويت صادر وبركان كلور كد بدستو تا حد زور بدستو بيان كد استاف شال ستر شي ذكري امريكا ليه بقري برواب كان ليه عندد لهردو دولة دد بس خطوه بخطوه ده كان يكم دار سوريا تواو كان دينا العراق تركيا داوي اوراق كام كاتا مشكله همين كاتا مشكله حتى بيرانغان بويا امريكا واسرائيل وناتو زور لتركيا وبارتي وانا باسن كا دين مشكلة دروز كان لمنطقي لأن ناقرن أو نخشي أو عند أنا زي كده زان كوتاي خوانا يعني أو تا كل كبار ذاك من أنا مترشة انهيار ذاك ده تيرشي معقول كاتو باش كرد اللي دابري باش يونان اللي دابري تصدقينيتوا وكل هيبة مرانت لمنطقي أود أسكوت شيء قال جوري لو كرتار أنا خوني ديرينك هات سادا جيكر عراق وجوز عياق خوا بارتي وشتي بيجري قلنا لها ما خراب تلبو سوريا تخوا أو دولتها معايا بتدي معايا يعني دروز لولا علوي لولا كرد لولا فوزاك جيش نما ومستحيل اللي بقرن جيش شي بقوتها بلاد أو بإسرائيل لا شيء تخوا أولاتا إيران نوز عدا تركيا لو أسمدا إيكاك بتدي أو خوي كرد أو جشني كردنيا لولا شيء كرد همو شر يعني لسر إسرائيل بالنسبة لها أحمد يقول لميديا أولا بتو دفاع تاني دكين ومظلوم كوباني مسعود بدزي براكاني دنير تدري لاي أوان أو بعاشكال التلفزيون يريم سباسي عندكين لا زريدة شي بريطاني ده سباسي عندكين هاوريان يعني بيشتيان وانا بوقسان بقو كراوز شان زور باشه بويوا بيمنتن تركيا بويوا تنقاوا إيران بوينا يعني أو معاملة أوان لكرديان كرد استروا بري خوان بتوا كرد بيشتر كاردي سياسي بو استا كاركتر سرچي لمنطقي إلا وجهشن قورة ترتهي عوريان كرد بلايكا ما منازم دفت الدولات يعني صحيح رجلي على قور بكري بس كرد ناقرته سردمي يكون كرد لهيز بشرشي لحكم ذاتي كم تري نادرتي دلنيا باللوي لهيز بشرشي لهرد ساعت بارتي كردستان اگر بسروا اترم نازم حتى دولة دروا واگر هي باشور روش عواتي كربي واگر هي لاچي باشور بدريت الروج عواش هاوريان اول شيء لاچي باشور بدريت الروج عوا تقليان بكان دولتين همو اشتانه وارده او بروجي شنو دولتي قوريه هیچ برباستی گوری لپیشنیه و هر ساداجی کرد خرابترین وضعیانه و او خونی دارینه گسکو گوره من بوا که سبت های خو من دبینین راستی او قصانه منور سیری همو هاکش شکم کن بخوتن وکو
ئەو هەندێک یاری هەیە کە دادەندرێ پووسلی پێدەگوتری بڕۆ لێکی دەبزانەوە دەرەچیاننا تورکیا وەزعی کووە چەند شەوەش بوونا ئێران لە چ وەزعەکدایە سووریا لە چ وەزعەکدایە عێراق لە چ وەزعەکدایە خوا ئەو پارتی و یەکێتیە بگری ئەگەنا عێراق لە هەموو وەزعی خراپتر بوو کورد لەو بەشەی وەزعی زۆر باش بوو کە وەختی خۆی بە مەسعودیان گوت چەند ساڵێک ڕابۆستە ڕیفراندۆمەکە ئەگەر نا ئەمە لە ئومەم متحیدەوەتانەبی برادەران ئەو خطانە هەبووە بڕوا بکەن 5-6 ساڵە لێ دەگەڕن ئێران و تورکیا پەرت بن اقتصادەکی وێرانیان بێ ئێستا تورکیا خۆخواتی ئەو پارانە وەربگرتەوە کە ئەو هەموو پارەی سەرف کرد کە وێران بووە لە ڕووی اقتصادیەوە بڕۆ سەیری لێرەی تورکی بکەن بۆیە من زیاتر قسە نەکەم لەسەرەوە یعنی ئۆجەلان ئەوەیە من زانیتم گوت پاکێجەکەی هەموو بەشەکانی کوردستانە و تورک وەزعی زۆر خراپە و ئەوە کە بەربەستی هەر ڕقم یەکی کێشەی کورد بووە عێراق و سووریا هیچ نماینە هاوڕێیان بڕوا بکەن و یەک قسەی کەشتان پێ بڵێم ئەوم لە بۆ ڕکلام و ئاپۆچیەکانیە بڕوا بکەن ئەو ئاپۆچیانە وەکو پارتی یەکێتی ئاپۆچی واتە خەتی پەکەکە ئەوانە ئیش دەکەن و خەڵکی بە پرەنسیب و مەبدەئین هەمومان منتەهین کەم و کورتیانەیە بەڵام ئەوانە پارتی یەکێتی نین ملیاردێر بن و ملیۆنێر بن و خیانەتی گەورە بکەن کەم و کورتیانەیە بەس خیانەتی ئوشتانیان نییە هێزێکی نیشتیمان پەروەرن باشترین نمونە ئەوە ڕۆژاوە لە چێ لێیان گەڕایە کورد غەدری لێ بکرێ بە پێچەوانە سەری کوردیان بەرز کردیە کورد لەگەر نەتەوەکانت کەیان هەموو تێکەڵ کردیە ئەزمونێکی جوانیان لە ژن ئیتر نامەیە بچمەوە سەرێ زۆر زاری باسم کردیە ئەوانە تورکیان بەشێک لە باکووریان نەدەستبی ڕۆژ ئاوایان نەدەستبی لە ڕۆژهەڵاتیش دەبنە هێزێکی ڕقەم یەک بڕوان پێ بکەنەوە دیموکرات و کۆمەڵەش هێزێکی گەورە دەبن بەس هیچیان دەرەقەتی پیژاکنیان لەبەر چێ یەکەم ئەوانە هاوڕیان هەر ئەو فەلسەفەیە من زەمێژە حەقی ئەو کەسەیە بەهێزە کە تو باکوور ڕۆژ ئاوات لە پشت بوون خەڵکیمە ئۆتۆماتیک خەڵکی ئێمەی کورد نەک ئێمەی کورد بڕوا بکەن فەیلی و کورد و تێم دەگەی کورە هەورامی و هەموو هەرچی دین و ئەوەی کوردی هەیە کە بە کوردی تێکدری هەموو دەبنەوە کورد دەشبینن هەموو ئەو تورکانەی کە وازیانە کوردبوون هینیا دەگەڕێتەوە لەبەر ئەو دەمی سڵتەیەکی کوردی دەبی لە دووسێ نمونەتانەوەی بەسەرئی پێ بڵێم لە پێرۆستروکا و گلاسنۆس لە هەشتاهەش کە ڕووی دەدەمانگۆ 20,000 کورتەیە بەس هەناسەکی دیموکراتی بوو 1,5 ملیۆن کورتە بوو بەرپرسە چێشەتی پێی گۆتم لەو کەرکووکەی کە بدایات چوینەوە دەیان سەرۆک عەشێرەتی عەرەبی دەهاتن دەیانگۆ ئەمە بنەچەمان کوردیە تۆ کە سوڵتەتە لەو ڕۆژئاوایی کورد ئێستا کە دەیان سەرۆک خێڵ ئەوانە سازش لە بۆ کورد دەکەن لۆ لەبەرەوەی باڵا دەستن ئەمریکایان لە پشتە بەنمونە لەبەرەوەی سوڵتەت کە سوڵتەت هەبوو ڕۆژهەڵاتیش زیاتر بەگەرەوان دەکەی مناڵم هێزەکان کە نابن هێزەکانی کەش پێگەی قوربانیدانی خۆیان هەیە بەس هێزەکی فاسد دەرەچن لە پارتی وێچێتی خراپتر دەشبینین لەبەرەوەی درێژە پێدەری پارتی وێچێتین بەس پژاگوانیە ئیشی زۆریان لە ناو خەڵک کردیە ئیشی گەلک زۆریان ناو خەڵک کردیە و ئەو ڕاپەڕین شۆڕشانە هەتە ژن ژیان ئازادی ئەوان چەسپاندیان جگەلەوەی دروشمیوان بوو و ناڕەزایەتی و زۆربەی ئەدامەکانش ئەوانن هێزێکی گەنجی تۆکمان دروست کردێ بۆیە پێیان دەکرێت هەر بە بەسیتیش و لە باشووریش هاوڕێیان یەک شتان پێ بڵێن بڕوا بکەن خەڵک لەو باشوورەی ئێستا هێزێک هەر هێز ئەو حکومەتی عێراقە بستەوە خەڵک خەمی دەبی داعش نەرم بواە خەڵک چەپڵەی لێدا چ دەیهینە نۆرەی ئەوەیە 50 گەریلا بێتە خوارەیان 50 هێزی چەکداری پەکەکە باوا بڵێن بە هەر ناوی بێتە خوارێ هەموو خەڵک بە گەریان دەکە ویس قەشیان پێ دەکە بۆیە باشووریش تەسلیمیوان دەبی ئەوان دەبنە هێزەش هەرە باڵای لە ئایندەیەکی زۆر نزیک لە سەر تاسەری کوردستان ئەوەم لۆ ڕکلام نییە لەبەر ئەوەی لە بەڵام کاک ئەوان هێزەکی تۆکمەی ڕێخستن بە ئیرادەن بە بەرخودانن دەوڵەتەکانیش معجبن پێیان ئەو شەڕانەی ئەوان دەکەن جێشی ئیسرائیلی و ئەمریکیش ناکات ئەو ژنانەی ئەوان تێکۆشان و خەباتی کردیە بووینە سەروەری لە بۆ کورد لە هەموو دنیاە کە سوپای هیچ وڵاتێک ژنەکانیان ئاوا قارەمان نیە ئێبێ گومان احتیمامیان پێ دەدەن ئەو وەکو ئینسانە کورە کاکی من وەکو یاریکەر کاکە دەبینن مسی ئەوە چ پارەیەک دەکات ڕۆناڵدۆ و تێم دەگەی وەنیا چ پارەیەک ئەوانی شوان لە ڕووی جەنگەوە کاکە هێزێکی زۆر
بە پارە دەکردن ئێوان لە دەستە خۆیان نادەن کولێ دەگەڕن لە بەرەیوان بڕۆن بێگومان ئەوە بۆیە ئایندەی کوردستان ئەو خەتە دەبیتن ئەوەشم لە بۆ ڕێکلامیە پارتی زۆر بچووک دەبتەوە هەم لەو هەموو گەمە مخابەراتی و زبیانەی باشترین نمونە سەهامیش بووە ئەوە عێراق سوودانی ئەوە سوودانی پێشان لەبەریان دەپارەوە ئێستاکە تەشقەلەیان پێ دەکات پێشقەڵە بە پارتی دەکات دەبا پارتی بێری بکشێتەوە معاشیان ناداتەوە لە وزارەی تەشقەڵەیە پێیان دەکاتن بەس تەشقەڵەکەش دەچی هاوڕێیان ئەم نیش بم وەکو گوت با بە ویژدان بڵێین هەندێشت هەیە پارتی ئەو دوو مانگەی هەموو قووەتی خۆی دانا لەگە سونەکان معامەرە لەوە سوودانی وان بکە بیر ڕوخێنن تێم دەگەی حکوومەتێک فەوزا دروست بیتن لەگە تورکیا ئەوە هەم غەرب دژ بووە هەم ناتۆ باوا بڵێن ناتۆیەکان دژن هەمیش شیعەکان بێگومانەوە عقوبەت دەدەن بەداخەوە کە میلەتیش بازەکەی دەداتن میلەتیش بازەکەی بۆیە پارتیۆز زۆر خراپە ئەوە نازانم وانی خەڵکێک دێتن ئەوە دەبی کورە بابەوە سەیریکە پارتی لە چ ئەزمەیەکیان بەستایە یعنی ئەوان دەبینن حکوومەتێکیان پێ نایە لیستی موچەکیان پێ نایە لە هولاش کاکەوانە دەبینن شەڕی ئەو تورکیا و ئەو هەموو هێزە ئێرهابییان کردەوە بێگومان احتیمام بەوانە دەدرێت وەکو دوو یاریکەرە دەبینن ئەوانە چنە و ئەوانەش چنە بێگومان ئەوانە بردیانەوە بەهەرحاڵ هاوڕێیان قسەی کۆتایی ئەوەیە ئەوە ئەو پرۆژێ ئەلفیناتۆی لە پشتە لە پشتەوانش ماسۆنیەتی لە پشتە ئەو جوولەکە هەرە ملیارد کورە تریلیۆنە نازانم لە تریلیۆنی زیاترە نازانم چی پێ دەگوت ئەوانن کە حکوومەتەکان پارەیان لێ قەرز دەکاتن بەداخەوە هەندێک جار نەعەدالەتی شێ من ناڵێم ئەوە بەس کاکە خۆمەش ناین بڵێن وەڵامە لەگەر ئەو بەرێ نابی کورد با لەگە ئەو مەرێنم نا کورد دەبێ 100 ساڵە زوڵمی لێ دەکرێت هیچ کەسەک بفریاد یەکەم جارە هەڵێکی مێژووی گەورە لەو کورد هەڵکەتیە هەموو داگیرکەران وە یەک لە دوو یەک هەڵدەوەرێن بچووک دەبنەوە کەوتونەتە بەر ئەو غەزەبە هەموو دوژمنەکانیشی یعنی ئەوانەیە کە دەمی ئەو داگیرکەرانیان دەکرد وەزعیان زۆر خراپە ئەو چەکانەی بۆ کورد دەکردڕێ هاوڕێیان پارەکەی لە قەتەر و لە سعودیا وەردەگیرێتەوە کەوانە دژمنی سەرسەختی کورد بوون لە ئەنفالەکان لە هەموو شتێک دەمی سەدامیان دەکرد بەنمونە پارەیان دەدایە ئێران ئیلایدا هەموو وەزعیان وا خراپە تورکیا لە ئەزمەیەکە کە خەونی دێرینەی مەبووە لەولا قوبرسیانە زێن ئەوە لە ناوە خۆیان تێکدری بەربوونە هاوڕێیان بڕوا بکە و خاڵەشم نەبی چوو زۆر گرنگە لە ناو ئەرگەنە کۆنەی دوو بەرە هەیە هاوڕێیان بەرەیەک هەن ئایدی ناتۆنە یعنی لەگە ناتۆ لە تەنسیقن ئەو بەرەیە لەگەدانکە باخچەلی و عەسکەریە هەرە قوڵەکان و ئەوانن زائیدەن جەهەپا ئەوانە سەر بە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپان ئەردۆغان ڕێی زۆر خراپە لەسەر ئەو مفۆزاتەی بەس هیچی پێ ناکرێت هیچ پێ ناکرێت بە خۆشتان دیتانگوتی ئەو مفۆزاتە باخچەلی دەیکا ئەوە نیمە باخچەلیە دەیکاتن بەڵام هیچی پێ ناکرێت هیچ ئەوی پێی دەکرێت باخچەلیە لەبەر ئەوەی دەوڵەتی قوڵی لە پشتە لەبەر ئەوەی ناتۆی لە پشتە بۆیە بێمنەتیشە لە ئەردۆغانی بێن ئەویش بێمنەتە خۆ هێزە کەمینەشە ئەگەنا ئەوانە دەرێن ئەرگەنە کۆنەی ئیرۆ ئاسیایی هەیە کە ئەوانە ناچاریە لەگەر ئەرگەنە کۆنەی تورکی هەنا برێم ناتۆیی هەنا وەکوکو ئیسرائیلی ئەوەی سەرەوە هەیە ئیسرائیل دەوڵەتەکەش هەیە دووشتی گیان سەرەوەکان کاریگەریەکان لەگەر ئەو پرۆژەدانە لەگەر هەڵوەرینی ئەو داگیرکەرانەدانە و لەگەر دروستبوونی یان پێدانی مافی کوردن ئەویش نەک لە بە چاوی گەش و حەقانێتی کوردە ئەوەی قازانجا اقتصادیەکە وایە و لە کوردیان باشتر نابینی و کورد خۆی ئیسپات کردیە بۆیە ئایندەیەکی زۆر گەش ئەو ساڵ 2025 ولا تا نەورۆز کۆمەڵێک لەو قسانەی من دەبیننەوە ئەوە مانایەوە نییە وەکو ماڵەکە دروست دەکرێت بە شەو ڕۆژێک بی بەس دەشبینن ئەو تورکیایە ئەو دەوڵەتە نامینێ ئەوە ئازاری کورد بدا و دان لە دەستوری تورکیا بە حقوقی کوردنەوە ئۆزەلانەکو ڕەمزەکی زۆر لە ماندێلا گەورەتر دەکەویتن ئەو دنیای سیاست دەشبینن زۆر گەورەتر دەرەچی و تورکخوا خوایەنە و یەک خاڵی کەشم بەڕازە بیست هاوڕێیان بڕوا بکەم پرسیم وتیان چەک دانان ئاخر شتەکە جێبەجێ دەکرێت قەندیل ئاخر شت چەک دادنە حتى هەموو شتەکان جێبەجێ لەبەر ڕەوشیان باشە هاوڕێیان ڕەوشیان باشە و تورکیا هیچ بەدیلی تکەی نییە ئەگەر نا تورکیان دۆ دەڕوخێنن نەک لەبەر کورد دەڕوخێنن ئەگەر حقوقی کورد نەداتن ئەوان هەر ئەو شتە دەکرێتن
هەر ئەو حقوقە دەدرێتە کورد ئیتر تورکیا دەوێت بیکاتە چاکەیەک لە خۆی ئەو دەوڵەتە یعنی باخچەلیە کە دژی وشەی کووردە دژی هەموو شتێکی کووردە ئەردۆغان لە چاوی ماندێلا بوو ئێستا باخچەلی ئەڵێ دەبی فەورەن ئیتفاقیە بکرێت و زەلان ئازاد بکرێت ئەوە نیشانەی ئەو پەڕیمە تێدەگا ئەو خەمی دەوڵەتیتی خەمی تورکیایەتی ئەردۆغان دەزان خەمی چیتی خەمی کورسەکەیتی دەرێ کورد جارشکە دەنگم پێدا لەو دەستور دەربچم بڕوا پێ بکەن ئەوەندە خوێڕیە خەمی تورکیاشی نییە بەس باخچەلی خەمی تورکیا و ئەمنی قەومی خۆیانە بۆیە ئەوانە دەوڵەتە قوڵەکەن ئەوانە بڕیار دەرن لە تورکیا بۆیە هەست پێ دەکەن بە خەتەرەکە بەس ئەردۆغانمان ناکەن ئاڕیان زۆر سوپاسان دەکەم هەمومان ئەمە براین هەر ڕەنگ و بیر و بۆ چوونەکمان هەبی بەڵام تکایە یەک تکای برایانە یعنی ئێوە با سەقافەتی میهرەبانی بڵاوکەینەوە با لەو کورە بڕوا بکەم زۆر حەز دەکەم یعنی خەبات بکەین تاچی کوردی ژۆخ تاچی ئەوڕۆپی هێمن بی یعنی ویژدان دۆز بی غەڵەت و کەم کورتی لێرە زۆرە بەس زۆر خۆشە لێرە دەبینی سەد نەتەوە پێکەوە دەژین هەمووی حقوقی زۆر هەیە زڵم گەلەگەلە کەم هەیە عەدالەتە تا حەدێکی زۆر هەیە باشە لۆ ئەو نەگوازینەوە ناو نیشتیمانەکە خۆمان تخوا شەرم نییە لە سەدەی بیست یەک جن و شەیتان و ئەوە بێ باشە لۆ ئەو لێرە نییە ئازاری بوونەوەرەکان ئەبەو شێوە بدرێ مناڵی کورد لە گچکەیەوە فێرە میهرەبانی نەکرێ لۆ بترسێنرێ هەمومان هەرچی ڕایەکمان هەیە با گفتوگۆ بکەین نە تەکفیری خەڵک بکەین نە توندوتیژە بەرامبەر یەک بەکارین هەمومان براین بە هەموو ئایدۆلۆجیەتەکە هەر یەکە ئایدۆلۆجیەتی خۆ و باوەڕی خۆی فرێداتە ناو کۆمەلگا کێ بردیەوە باو باتەوە خۆمە سەردەمە چین ئەوڕۆ لەگە چەند برادێک باسمان کرد کۆمەلگای کوردی و زۆر وشیارە قەت وا مەڵێن گۆڕان بردیانە ئاسمانی نایەنە خوارێ هینایەنە خوارێ بردیانە ئاسمانی نایەنە خوارێ یەکێتیان بردە ئاسمانی هینایەنە خوارێ بە نمونە دەیان لەو نمونانەیان کرد ئەو لاهورە هەتا لە سلێمانی بوو دار و بەد حیمایی دەکرد هاتە هەولێرە ئێمالیان کرد خەڵک یعنی یەکێتی بە هەموو خۆتخۆنەی دەتانی ئەزیەتی لاهور بدە لەو خەڵک لە پشتی بوو خەڵکی قەزم یعنی کۆمەلگای کوردی کۆمەلگایە کە زۆر وشیارە کاکە چمان هەیە ئەو لێرەنا ئەمە غەڵەتمان هەیە ئەنگۆ غەڵەتتان هەیە دەکرێت گفتوگۆ بکەین بەس ناکرێت بە نەفی شەتب لێ بدرێت من خەڵکێکە ئیسلامیە زۆر لە برادەرەکانی خۆم خۆشتر دەوێت ئەوم لە بۆ مزامەلە شتانیە پاکە دڵسۆزە من ئیسلامیێکی ڕازگۆم زۆر خۆشتر دەوێت لەو کەسانێک کە لە بیر و باوەڕی من نزیکن بە ئیدعا بەس بە کردار زۆر بێڕەوشت بۆیە کێشەکە لەوەدایە هاوڕێیان سەرکەوتن ئایندەی کورد زۆر گەشە و ڕەوشی سیاسی هەمووی ئاڵوگۆڕی بەسەردا دەچی سەردەمەشکە نوێ دەرەچی ئەوەی خەونی باو و باپیرانیشمانەوە دێتە دی شەوت